سڵاوتان لەبێت ئەم کاتتان باش بێت ئەوە هاتووی بناویشێک لە بازاڕەکانی شاری کریستیانسان لە نەرویج ئامادەکاریەکەین بۆچی؟ دانیشڵە تۆ قسەم دانی با قسەکە هاتین بۆچی دانیجان؟ هاتین بۆ کڕنی شت بۆ هاپی بێرزدەی کێ؟ تۆ ئافرین اینجا چاوەڕێ بن با بچین بزانین شتەکان بکڕین بزانین چییە و چی نییە سەیرێکی شتەکانەکەین اینجا دالینا و دینیاشمان لەگەڵە هەلاو چۆنن چی شتەکانە کڕین بزانین ئێوارە چی دروستەکەین شتێکەکەی بینێر بن ئەوە دانی چی دۆزیێتەوە؟ سپایدەرمانە دۆزیێتەوە ئادی سپایدەرمان بچۆرە ژێریەوە بزانین چییە؟ سپایدەرمانەکان جارە بڕۆ چارە بۆ سپایدەرمانەکە دیدی سێ سپایدەرمان لە شوێیە وەرە ئەوە سنەیکە جوان نییە دانی حەزێ بە چییە؟ حەزە بە هەموو شتێکی سپایدەرمانە؟ ئەوە چێ سنەیکە؟ من زۆر لێ ترسم من زۆر لێ ترسم باش حەزی لە شتەکانی سپایدەرمانیشە بزانین شتە سپایدەرمان چییە؟ جاواچین بۆ کوێ دانی؟ ئەشیای عەیدی میلادەکە ئەوەتە ئەلە سەرێ ئێستا چین ئەمە شوێنی عەیدی میلادەکەیە پارتیلاند هاتوونێتە پارتیلاند هەلێرە ئێستا شتەکانی بە هەلێکەیە یاڵەوە بزان حەزمان لە چیە؟ ئەمەتە ئەمە سپایدەرمانێکی تر ئەمەتە ئەمە بۆ هێنین ئەم بزەڵانە بۆ هێنین باشە چیتر قاپەکانیشە هێنین ئێستا زۆر چیتر هێنین ئەمانەی سپایدەرمان هەموو هێنین باشە حەز لە هۆڵکیشە هۆڵکمان ناوێت چکە شتەکانمان ناگونجاو دەکەن ئەوە بزانین شتەکانمان هەندێکی هەڵگرتووە هەندێکیشی ماوە وەرە ئەم شارکەش حەز لە شارکە ئەمجا تەمەن هەیە تەمەن ئەبێ بە 5 تەمانەش جوان نین بەس وەرە ئەو شارکە هەیەنە بە تازی بە دایکی اینجا ئەوە شتەکانمان کڕیوە لێرە ئەچینەوە چیەکەین؟ عەید میلادەکەمانەکەین یەڵە با بڕێک وایە هەموو شتەکانمان بۆ کڕیوە و هەپی بێرزدەی پێخستنە نێو 6 ساڵ خۆی 5 ساڵە ئەنی 5 ساڵی تەواو کردووە بەڵام تر پێی ناوەتە ناو 5 ساڵ و ئێکە ڕۆژەکانی ئەژمێرە بۆ 6 ساڵ لەگەڵمان بن ئەوە هەنگی دامان ناوە بۆتانە خەینەوە بوو ئەوە دەدنیاش شتەکانی بۆ کڕیوە دیاری خۆی بۆ کڕیوە لەگەڵ دانینایە دوای پیشانمانێن سپایزەکە یاڵە دانی دەتاوە لە دڵنیام دانی زۆری بەدڵەوێ کە شەواکەش ئەمڕۆ تۆزە گەرم و خۆش اینجا لە نەرویج سیارەکان زۆرترینی کارەباییە لە پارکەکانە ئەوە ڕایەگرن بەم جۆرە لێرە پڵەگین هەیە پێوەیەکەن و ئەمەش سیارەکەمانە پێوەیەتی کاتی شەحنی لە سایە چەند بوو؟ 27 بوو وانە؟ زانین ئێستا بۆ بە چەند؟ لە سایە 80 شەحنەکەن ئێستا 79 تا 70 هەیە عیبی لێرە شەحنکردن بە پارێ بەڵام وەکو بینین هەموو ئۆتۆمبیلەکان لێرە پارچیەکەن چارجێکەنەوە شتێکی چاکیشە ئیتر لەگەڵ ژینگەژن ئۆتۆمبیلی هاوڕێی ژینگە ئەوە ئامادەکاریەکان بەردەوامە و عەید میلادێکی کاکەدانی هەمووی مەشغوڵە هەواتێکە دەی خاین أما بس هيك
تۆزێکی کەش با چرچەکانی نەمێنێ وای باریکەڵڵا هەمی مەشغوڵە باریکەڵڵا هەموو ئامادەکارەکان اینجا ئامادەکارەکان لە پشتەوە بەتامە وەچی بزانین مامانی قژی بۆ داهێنە بزانین چیڵێت خەریتە قژ داهێنە ڕێشیشی داهێنێ ها؟ ڕێشی داهێنم؟ عەبی بە 5 ساڵ وەڵڵا دەست خۆش بارخان سێکی تێکیشی بۆ کردووە ناوەشی گرنگتر منزڵە یاترا خێنەوە خۆیە بەجارە هەڵمان نێعەوە ئەوەستیە؟ والله نازل وەڵا لەواش بەس نەڕژێ بەس نەڕژێ تایبەت شتەکانمان هەمووی یەخوا دەستتان خۆش بێ لێ بۆسە نە وەرە خوارە وەرە خوارە عەرزەکە یەقینا لێش توان ئاوا بژێت دانیشە بە جوانی بانی بیاره دانی دانی پیرۆزە هەپی بێرزدەی وەرەم لاودانی جا وەرە ئێرە لێ باوکەی جا وەرە ئێرە نە نە هەموو ساڵێ بەخۆشی وەرە پێشەوە وەرە پێشەوە هەموو ساڵێ بەخۆشی ناجارە مێ بژێنە هەموو ساڵێ بەخۆشی بوویەکە پیرۆزە بڵێ دەستان خۆش بێ بڵێ دەست خۆشە دەبەهار بۆ ئەم کێکە جوانە پیرۆزە ئادەی تاوقش لەگەڵ بڵێ زۆر سپاس مامە ئاسۆ ماسکشمی تێ پیرۆزی بێت تەمەنی درێژ بێت ئەوش بۆ تۆیە توانی هەمووی خۆی باش بڵێ زۆر سپاس زادە دنیا ئافرین ئەوش بزاني أنا بزانت شو هنا يقدر الدنيا هذه بيكرو بيكرو نه نه that's بيجري ليه بيجري قينا عليه يعني نازاني تشيا نازاني نازاني تشيكي نازاني بزانی هەدیەکە چییە یارمەتی بۆ الله بڵێ دەست خۆش زۆر سپاس ئەوش بۆ کوردستان باش رسمة بقرميان تصوير من تو فيديو بكم اوكي يلا تشيز يلا تشيز هذه بلي تمام دريت
عائلەیەکی جوان ماڵێکی جوان تەمەن درێژ بن ئینشەڵڵا بەخۆشی بژێن ساقۆبم لەگەڵێوە ئینشەڵڵا هەموو ساڵێم یادە بکەنەوە بەخۆشی دەچێ ئەو هەموو تەسمە چییە؟ سپایدەرمانەوە چیەکەی سپایدەرمان یاری لەگەڵک ئەخە نابێت لێی بێواشی بابیگرە دانی بابیگرە دەی ئەوەی تریشەوە آفرین هپی بردی دی ولی آفرین بەشی خۆی ئەوێ یەکەم کەس بیخوا ئەو یەکەم کەس تامی کە بزانێت چۆنە کێکەکەدان بێ هەمووشی تاڵ حسەکەی خۆیش ئەوەتە بەس خۆڵێک خۆی دای خۆلی بخۆدەی زانە تامی کە دەبی خۆ بزانە خۆشە بەسە بینیشی بۆ بێنی چی خۆی شەربەت کۆلاچی تعلم لاوی خلا بەدەست بیخۆ بەدەست بەدەست بیخۆ دەبا بەدەست بیخۆ ئازی دەبن بەخوات لەکەی هەمووی پیسەکان بەدەست بیخۆ دەی بخۆدەی دەی بەدەست بیخۆ ئافرین داری نابێ جوڵەی عاقڵ دەی نا بەس بۆ عەرزەکە پێست